من دوام دەکەم لە زانکۆ. اینجا مۆبایلەکەم کامێرەی پێشەوەی ئیش ناکات لۆ ڕسم گرتن و ئەو شتانە. کە لەناو هاوڕێکانیشم کە دەزانن کە مۆبایلەکەم ئیش ناکە کامێرەی پێشەوەی دێن تعلیق دەهاون کە معنە وەرە با ڕسمێک بگرین کە دەزانن کە مۆبایلەکەی من ئیش ناکات. اینجا پرسیارەکەم ئەوەیە دەتوانم باری داراییم باش نییە دەتوانم بچم بە قست مۆبایلێک بینم گوناحبار دەبم؟ لەوەیە گوناحبار نابی، بەڵام بۆچی لەگەڵ ئەو کۆمەڵە کچە سەخیفەیە ئەسوڕیتەوە؟ کچێ هاوڕێیەک ئەو نە سەخیف بێت ینی بێت تعلیقت لێ با سوکایەتیت پێ بکات لەبەر ئەوە تۆ مۆبایلەکەت کامێرەکەی پێشەوە ئیش ناکات، کەسێ پۆز بەوەیە لێدا سەد فیتێ بکە قەت ینی ئینسانی وان مەکەن بە ڕەفیقی خۆتان. ینی خەڵکێ پۆزاوی بوو بیکەنە پێڵاوەکانتانەوە. پێڵاو کە ئەبردرێ بۆ ئاودەست هیچ احترامێکی لێ ناگیرێ، ئەبێ کەسێک کە پۆزاوی بوو برادەرێکت ئاوا خۆی بە گەورە زانی، خۆی لە تۆ بە چاکتر ئەزانی، باشە بیکە پێڵاوەکەتە وەکو پێڵاوەکەت بیکە پێێتەوە. بەس ئەها مامۆستا یەک نەفەر و دوو نەفەر نینە ها؟ 100 نەفەر بە جەماعەت ببورە وەکو بابوجەکەی پێت سەیریکە. هەر کەسێ فیزاوی بوو خۆی بەشت زانی شکانتیەوە لەسەر ئەوەی کە تۆ فەقیری مۆبایلەکەی تۆ بە کەڵکی ڕەسمگرتن نایە، هەر وەکو بابوجەکەت وەکو پێڵاوەکەت بیکە پێت. ئەگەر تەواوی خوێنکارەکانی زانکۆوان هەمویان بکە پێت، هەر هەمویان بکە پێت. تێگەی؟ ترین صفەتی ئینسان تەکەبورە. ئینسان چییە؟ نانە ئینسان چییە بەخۆی بەشت بزانێ؟ ما غەڕەکە بڕەبیکە الکەریم. بەس پێم بڵێ ینی ئینسان یەک تۆزێت تەنگاو بێ، یەک تۆزێت تەنگاو بێ ئاودەست و سەرئاوی دەست نەکەوێت لەو سەحرایە ئەیکاتە خۆیە و حیا و شەرەفی ئەچێت. ئەو خوا سەتری کردو. ئینسان چییە ینی خۆی بە گەورە بزانێ؟ ئینسان چییە خۆی بە گەورە بزانێ؟ ڤایرۆسێکی بچووک لە مێشکتەدا زەلیلی سەر جێگات دەکات. بچووکترین خەلایی مێشکە تێک کێشێتت ئەکا پەتەڕیەبی لەسەر و جادەیە. ئەنجا کچ پۆز لێدا بسم الله ینی کچ پۆز لێدا مامۆستا اینجا کە ئەوها ناڵێن کە منیش دەڵێم ئەگەر لۆ تعلیقیانە یان دوو ئەویانە کە من بچووکەنەوە بەس دەرێم حەزبی الله وەنیعم الوەکیل، چونکە خۆشیان دەزانم باری داراییم باشە منداڵەکەم هەیە نەقوستانە لە ماڵەوە قەردارم خۆیان هەموو دەزانن معنێها لەگەریان بوومە تێکرد بوومە ڕێزیانم لێگرتیە زۆر ناخۆشە. والله شەکەم تۆ ئەگەر ئەوەنە بێمستەوای بمبورە، ئەگەر ئەوەنە بێمستەوای ڕەفیقایەتی ئەو کەساناکەی حەق نییە و پرسیارە بکەی بەڕاستی. خەڵکی من ڕەفیقەتی ناکەم، من لەگەر یەک نەفەرم ئەویش زۆر باشە کە من لەگەر ئەو ڕادەوەستم دێن بە کۆمەڵ معنێها ئەوانەی کە لە یەک پۆلین دێن دەڵێن وەرە با ڕسم بگرین. ئەها من لەگەر یەک نەفەر ڕادەوەستم. پۆز بە چێوە لێدا؟ بە جوانیەکەی بە چێو پۆز لێدا؟ بەس پێم بڵێ بە چێو پۆز لێدات؟ معنی ئێستا مامۆستا ئێستا پرسیارەکەی من ئەوەیە کە معنی ئەگەر ئێستا مۆبایلێک بینم بە قست گوناحبار دەبم؟ گوناحبار نابی خوشکەکە، گوناحبار نابیت. بڕۆ مۆبایلێ بەرە بە قست، بەڵام تۆش پۆز لێ نەدی بەسەر ئەوانە بڵی مۆبایلەکەم وایە. مۆبایل چییە؟ والله من ئەو داوای نەبووە بۆیە مۆبایلم هەر بەدەستمەوە نەگرتایە باشە. یعنی بەخوای مامۆستا من ئەوهانیمە بەخوا من لەسەر ئەو نەبوونی و شتێ خۆم یەکێک بدینم کە نەبوونە هەر پێم گوناحە سەیری جلکەکانیشی بکەم، نەک بچم پۆز لێدەم کە ئالەساز من مۆبایلم باشترە. چەکەم هەر کەسێک ئاوا پۆزی بەسەرتا لێدا ینی هەتا تف ئەتوانی لەگەڵ یا بڕۆی. ینی ئاوا کەسێک سوکایەتی پێت کرد و هەستی بریندار کە لە ناو خەڵکە ئەتوانی تفێ بکەیتە ناو چایەوە بەوەی تۆزی حورمەت لە خۆی بگرێت. بۆی جارێکی تر ئەوە نەتوانی سوکایەتی خۆش بێ مامۆستا. چەکەم سەرچاوم بەخێر هاتی سەرچاوم.